من ڕووبا محەممەد ئەندامی دەستی باڵای کۆمەڵی قوربانیان کیمیابارانی هەڵەبجە. ئەم ساڵ ئێمە بڕیارماندا کە لەگەڵ دەسەڵات یادی ئازیزەکانمان نەکەینەوە. بۆچی؟ لەبەرەوەی کە بەرپرسانی ئیداری و حکومی زۆر خەمساردن لە ئاستی هەڵەبجە بەگشتی و لە ئاستی کە سوکاری شەیدان بە تایبەتی، بەرکەوتوانی کیمیاباران بە تایبەتی تر، تاقانەکان، بریندارەکان، هەر هەمویان مناڵەون بووەکان هەمویان، یعنی بە تایبەتیتر لە هەر هەمویان بریندارەکان کە بەڕاستی زۆر پشتگوێ خراون و ئێمە بۆیە بڕیارماندا ئەم ساڵ کە لەگەڵ دەسەڵاتە ئەو یادە ناکەینەوە، چکە 34 ساڵە هەموو بەڵێنەکانیان بێکردار بووە، نەتیجەی هیچ بڕیارێکیانمان نەدیوە کە دایان کردووە لەم شارەیە. بەداخەوە ئەڵێم کە دوای 34 ساڵ کیمیابارانی ئەو تاوانە لە هەڵەبجەیە تا ئێستاش خەڵک بەدەم ئەو ئازارەوە بناڵێنەوە و ئەمە شارەکە بێت کە وێرانەیەکە بۆ خۆی ئەبواە ئەم شارە وەکو دوبەی وابواە خەڵک لە هەموو جیهانەوە بەهاتایەتە سەیری هەڵەبجە، بەڵام بەداخەوە تا ئێستا پڕ لە کەلاوەی ڕووخا و لە چارەسەر نەکرا و لە ئەو شتانە، ینی ئێمە کە بایکۆتمان نەکردووە، بەڵام ئەمە پەیامێکە ئیدین بە گوێی حکوومەتی هەرێمە بۆ ئەوەی کە تا ساڵی ئایندە 16 سەیەکی کەیەتەوە ئەم پەیامانە پشتگوێ نەخرێن و ئەمانە هەستکەن بەوەی کە ئەمە پەیامەکەمی دین بە گوێیانە بۆ ئەوەی کە بۆ ساڵی داهاتوو بەرنمەیان هەبێت و دەستی ئاوادانیان هەبێ بۆ هەڵەبجە بپرسنەوە لە عامی هەڵەبجە و لە کەسکار شەیدان، لە بریندارەکان، لە تاقانەکان، لە ونبووەکان و لە خەمیان نابن. ئێمە ئەبینین لە وڵاتانی دنیا کە کەسکاری شەیدان و بنەماڵە شەیدەکان چۆن خزمەت دەکرێن، کە وڵاتەکەی خۆشمانە بینین بەداخەوە کە تەنها موچەیەکیان پێڕەوا بینی و موچەکەیشەوە تا ئێستا بێتە 50 ڕۆژ جارێک وەگلەی تەواویشمان لە سەرۆکی حکوومەت هەیە بە تایبەتی. هیوادارم کە ئەمە بگات بۆی کە ماوەی دەسەڵاتی وا تەواو ئەبێت تا ئێستا سەردانێکی هەڵەبجەی نەکردووە لە هیچ مەراسم و یادێکی هەڵەبجانی توانێت بێتە هەڵەبجە سەردانێکی هەڵەبجە بکات لە خەمی ئەو خەڵکە تێ بکات بەڕاستی بەداخەوە و ئێمە بایکۆتیشمان نەکردووە، ئێمە یادی کە سوکاری خۆمانەکەینەوە و لەگەڵ ئەوە شاین کە بە ئارامی و بە دڵێکی فراوانەوە هەر کەس بۆ خۆی دەسەڵات لە هەرکوێ یاد دەکاتەوە بابیکە، بەڵام ئێمە بۆ خۆمان بەجیا یادەکەینەوە لە کەسیشی قوبوڵ ناکەین بەیانی ئاژاوەگێڕی و بشێوی بنێتەوە بە ناوی کۆمەڵی قوربانیانەوە، چکە ئێمە لەگەڵ ئاشتیاین و لەگەڵ ئێمە یادێکی میلی ئەەکەینەوە بۆ خۆمان. You're